استدراك يعني فریای خۆت بکەویت ڕێگا هەڵەکەت ڕاست بکەیتەوە و لەو خێر و بێرەی لە دەستت چووە تعویزی بکەیتەوە و کە زۆر دواکەوتووی هەوڵدەی بەوانەی پێشت کەوتون پێیان بگەیتەوە. ئەم بابەتە بۆ ئەهلی دنیا زۆر گرنگی پێدەدەن، بەڵام بەداخەوە ئەهلی دین و دواڕۆژ کەم وا هەیە گرنگی پێ بدەن. ئەهلی دنیا تەماشا دەکا فڵانە کەس چەنێ پێشی کەوتوتەوە، سیر کە ژنی هێناوە، مناڵی هەیە، ماڵی هەیە، ئێستا ئەو لە دواوەیە، دەڵێ وەعد بێت دەبێت کارێک بکەم لە مەودووە، منیش بگەم بە فڵانە کەس بگرە پێشیشی بکەومەوە. بەڵام کە سەیری حاڵی عیبادەت و خواپەرستی و دیندارێتی خۆمان بکەین، هەست بەو هیممەتە ناکەین و هەست بەو نەقص و دواکەوتویەی خۆمان ناکەین، بگرە هەست بە لادان و لاڕێبوون و زەلەکانیشمان ناکەین. زۆر بەمان تا ئێستاش لە چەندەها ڕوانگەوە لای داوە لە ڕێگای ڕاست، خۆشی چاک دەزانێت، تا ئێستا هەستی بەوە نەکردووە، بڕیاری ئەوەی نەداوە، خۆی یەکلا نەکردوتەوە بەس لادراوەکانی ڕاست کاتەوە، دێتە مزگەوت و عەرەقیش دەخواتەوە، قوماریش دەکات، کاری خراپیش دەکات، ماڵی خەڵکیش دەخوات، غەیبەتیش دەکات، بوهتانیش دەکات، لە نوێژیش کەم تەرخەمە، زەکاتی ماڵەکەشی نادا، قەدری دایک و باوکیشی نازانێ، لەگەڵ جیرانیشی باش نییە. پێدا بڕۆ کە سجلێک بۆ خۆمان دابنین چەند واجب هەیە کەم تەرخەمین تایدا و چەند حرام هەیە بەلامانەوە بۆتە عادەت دەیکەین و گوێشمان لێ نییە، بەخوا قائیمەیەکی دوور و درێژ دەردەچێت. دەی کاتی ئەوە نەهاتووە بیر لەوە بکەینەوە ئەم هەڵانە دەبێت ڕاستکەینەوە. تصحيح المسار والعودة إلى الصراط. كاتێک سیارە لێ دەخڕیت و لە دەستی وەرگرێ لا دەیت، بە پەلە خەمی ئەوەتە دەڵێی با بگەڕێمەوە سەر جادەکە، ئەجینا بەرەو هەڵدێری دەڕۆم. هەدەفت گەیشتنە بە شوێنێک کە لە دووڕیانێک بە هەڵە لادابێت و دوور کەوت بیتەوە، یەکسەر دەڵێ نە دەبێ بگەڕێمەوە، من خوار ڕۆیشتوم، ئەمە ڕێگاکەی من نییە کەمە بەستمە، ئەمە بۆ دنیا. بەڵام بۆ قیامەت لە زۆر بابەتدا چاک دەزانین خوار ڕۆیشتوین ناشگەڕێینەوە. وەکە لەو بابەتانەشدا کە لەسەر ڕێگای ڕاستین تەمەڵ و تەوەزەل و کەم تەرخەم و ئیهمالین. خەڵکانێک پێشمان کەوتۆتەوە لە دیندارێتی و لە خوا نزیک بوونەوە و لە بەرزێتی، ئێمە لە دواوین. کە سەیری سەحابەکەین ڕەزای خوای پەروەردگاریان لێبێ، ئەم بابەتی پێگەیشتنەوە بە کەسانی پێشکەوتوو بەلایەنەوە زۆر گرنگ بوو، نەک بەوانە بگەنەوە کە پێشیان کەوتون، بەڵکو هەوڵی پێشکەوتنەوەشیان دەدا. وەسارعوا وەسابقوا. خوای گەورە دەفەرمێ لە کاری خێر و چاکەدا پێشبڕکێ بکەن، با تۆ لە پێش خەڵکەوە بیت. کە سەیری نمونەی هەندێ لە هاوڵا بەڕێزەکانی پێغەمبەرکەین عەلەیهی السەڵات وەسەلام ڕەضی الله عنهم، ئەم ڕاستیەمان بۆ دەردەکەوێت. ئەوانەیان کە درەنگ ڕێگا هەڵەکەی خۆیانیان ڕاست کردەوە و وازیان لە کوفر هێنا هاتنە سەر ڕێگای ئیسلام، بزانین دواتر چۆن فریای خۆیان کەوتنەوە و چۆن پێشکەوتەکانی خۆشیان کەوتنەوە. عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای گەورەی لێبێت، تا ساڵی شەشەمی پێغەمبەرایەتی 6 ساڵە پێغەمبەری خوا نێردراوە عەلەیهی السەڵات وەسەلام لە مەککە دەعوە دەکا بۆ ئیسلام. عومەر ڕەزای خوای گەورەی لێبێ هەر لەسەر ڕێگای کوفرە،
هەر ئەزیەتی موسڵمان دەدا و دژایەتی پێغەمبەر دەکا عەلەیهی سەڵات وسەلام. دوایی کە خوای گەورە ئیمان دەخاتە دڵیەوە و هەست بەوە دەکا کە پێویستە ڕێگاکەی ڕاست کاتەوە، ئەمەی لەسەریەتی هەڵەیە، لە چەندان مەواقف و هەڵوێست کە دەیبینێت بڕیاری موسڵمان بوون دەدات. کە دەچێتە ماڵی خوشکەکەی اینجا پرسیار دەکا پێم بڵێ پێغەمبەری خوا لەکوێیە عەلەیهی السەڵات وسەلام، دەمێ بچم بۆ لای، پێی دەڵێ لە فڵان ماڵ لەگەڵ هاوڵان دانیشتۆ کۆبوونەوە، دەچێت تەماشا دەکا زەیدی برای لەوەیە، دەڵێ بۆ تۆ پێشم کەوتویتەوە لەوەدا، دەڵێ بەڵێ، ئەی بۆ لە هەموو شتێکی دنیاییدا تۆ پرست بە من دەکرد، بۆ لە موسڵمان بوونت پرست پێم نەکرد؟ دەڵێ لئەنەکە کونتە جەبارن، تۆ پیاوێکی ڕق و تون بووی، نەمێرە باسی کەم لای تۆ. فەرمووی والله لا تجدونی فی الئیسلامی خەوارا، دەی موژدە بێ وا مەزانە لە ئیسلامدا پیاوێکی ترسنۆک دەرچم، لە ئیسلامیشدا دەبینی چی دەکەم. فإني أشهد الله ورسوله وأشهدكم أنني ما وقفت في الجاهلية موقفا آذيت فيه مسلما إلا وقفت مثله أنافح عن الله ورسوله ودينه والمسلمين. دي خوا پیغمبر شاهد بن وإيوي مسلمان شاهد بن لرابردوم دا كمن أزيتي مسلمان كم دا بي دجايتي إسلامم كرد بي دفاعم لكفر كرد بي هموتان شاهد بن دەبێت تۆڵەی هەموو ئەو شتانە بکەمەوە، دەبێت مووقفێکم هەبێ لە ئیسلامەتیدا و لە دیندارێتیدا بە ئیزنی خوا دڵی هەمووتان خۆشکە. ئەوە موسڵمان بوو. ئەنجا دەفەرمێ ئەی ڕەسوولی خوا ئەلەسنا عەلە الحەق وهم عەلە باطل، باشە ئێمە ئێستا من موسڵمان و لەگەڵ ئێوەم، ئەی ئێمە لەسەر حەق نین، قەومەکەمان لەسەر باتڵە؟ قالە بەلە. پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام فەرمووی بەڵێ گومان لەوە دانیە. فرمووی فلم الدنية في ديننا ولم التخفي، أي بوشي خوما بشارين وإيما، أي پیغمبری خوا عليه الصلاة والسلام رين بدا من إسلام أشكرا دكم نابي أول لجوريك دا دانيشين بتر سوا. إنجا دا فرميت خويو حمزة سيد الشهداء رضاي خوي قوريان لبي هر يكيان كوملق مسلماني لقل دبيو أوان لبيشيانو درون بأشكرا دينا دروا إعلاني إسلامتي دكن، خلق بانك دكن بو إسلام، طواف دكن بدوري كعبة. صحابة رضاي خواي قوريان لبي دفرمون لو روشا وعمر بو بمسلمان وضعك قورا عزتي چي تربو مسلمانا دروس بو. سيركا عمر رضاي خواي قوري لبي أمرو مسلمان دبي دواي 6 سال بلام چو قوران كاريك دروس دكات، چه برو پێشچوونێک مسلمانان دەبات. اینجا دوای ئەوەش بەردەوامە عمر دەبێ بە دووەم کەسی ئیسلام لە دوای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. خەلیفەی یەکەم ئەبوو بەکرە و خەلیفەی دووەم دەبێ بە عومەر ڕەزای خوای گەورەی لێبێ. ئەی بۆچی 6 ساڵ پێشتر خەڵکانێک مسلمان بوون، بەڵام عومەر ئیستیدراکێکی کرد، پێشکەوتنەوەیەک پێشکەوتەوە کە ئەوانەی پێش ئەویش مسلمان بوون جێی هێشتن. نمونەی دووەممان عکریمەی کوڕی ئەبوو جەهل. ئەبوو جەهل معلوم بوو تاکو ژراش دژایەتی ئیسلام و مسلمانانی کرد، وە کوڕەکەشی کە عکریمە بوو بە هەمان شێوە. دەوڵەمەند بوون بە نەفسی خۆیان و بە ماڵی خۆیان و بە عەشیرەتی خۆیان دژایەتی پێغەمبەری خۆیان دەکرد عەلەیهی سەڵات وسەلام. 13 ساڵ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە مەککەیە، ئەوان باوک و کوڕ عکریمە و ئەبوو جەهلی باوکیشی هەر دژن بۆ ئیسلام مسلمانان. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کۆچ دەکات، 10 ساڵ لە مەککە دەبێت، لە مەدینە دەبێت، وە کاتێکە دێت فەتحی مەککە دەکرێت. لە فەتحی مەککەشدا عکریمەی کوڕی ئەبوو جەهل هەر دژمنی خوا و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە دەزانێت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تەواو فەتحی مەککە دەکات، ڕادەکات، دەڵێ من لە شارێک دانانیشم محەممەدی تیادا بێت عەلەیهی سەڵات وسەلام، ڕادەکا بۆ یەمەن، توانە دەسەڵاتی نەماوە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە هاوڵانی دەفەرمێ ئەو خەڵکەی ئەهلی مەککە هەر چەندە ئەزیەتیان دابن عەفویان کەن، لێیان گەڕێن، ئیلا چەند کەسێک نەبێت
ئەوانە ئەگەر دەست بە پەردەی کەعبەشەوە بگرن بیان کوژن. یەکێک لەوانە عیکریمەی کوڕی ئەبوو جەهل. خێزانی عیکریمە دێت شەفاعەت بۆ مێردەکەی دەکات، دەفەرمێ ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام، عیکریمە حەز دەکا موسڵمان بێ، بەڵام هیچ ڕوویەکی نییە، هیچ دەرگایەک نابینێت. مێردەکەی دەڵێ مێردەکەم هەڵاتووە لە یەمەنە، بەڵام من وای دەخوێنمەوە حەزکا موسڵمان بێت. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام دەفەرمێ دێ ئێوە لەبەر تۆ ئەمانمان پێدا، با بگەڕێتەوە. عیکریمە دەگەڕێتەوە، پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێشوازی لێ دەکات، تەرحیبی پێ دەکات. دوای وە عیکریمە دەفەرمێت ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، تا لە ژیاندا بوو باوکم دوژمنایەتی کردیت، منیش ئەوە 20 ساڵە دوژمنایەتی تۆ دەکەم، 20 ساڵە دوژمنایەتیت دەکەم. پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام دەفەرمێ داواکاری چییە؟ دەڵێ یەک داواکاری، داوام بۆ لە خوا بکەی لێم خۆش بێت، بەڵام وعد بێت چەند پارەم سەرف کرد بۆ دژایەتی تۆ و ئیسلام، ضعفی ئەوە چەند قاتی ئەوە دەبێت سەرفی کەم بۆ نوسڕەتی ئیسلام و سەرخستنی مسلمانان، و چەندێک بەلاشە هەوڵم دابێ و لە جەنگدا بەشداریم کردبێ بۆ دژایەتی ئیسلام، ئێستا ضعفی ئەوە دەمبینیت کە من دیفاع لە ئیسلام بکەم. زۆر دواکەوتم ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام کە دەبینم ئەو برایانم پێش من مسلمان بوون، ساڵانێکە لە خێرخوازی و چاکەکاریدان، من بەعکسەوە بووم، دەمەوێت کارێک کەم خوای گەورە لە خۆم ڕازی کەم. عیکریمە مسلمان دەبێت و مسلمانێکی باش، دەست دەکا بە جیهاد و تێکۆشان و ماڵبەخشین لە پێناوی خوای پەروەردگار، و لە چەندان غەزەوات بەشداری دەکا. ئینجا دوای پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام لە غەزوەی یەرمووک کە دژی ڕۆمەکان، دژی گاورەکان مسلمانان دەجەنگن، عیکریمە سەبر ناگرێ بە سواری ئەسپەوە، دێتە خوارەوە بە پێ هجوم دەکا بۆ ناو کافرەکان. خالیدی کوڕی وەلید ڕەزای خوا لێ بێ دەفەرمی ئەی عیکریمە بوەستە لەسەر ئەسپەکەت بمێنەوە، دامە بەزە ناو موشریکەکان، با نەکوژرێیت. عیکریمە دەفەرمێ لێم گەڕێ خالد، ئێوە هەمووتان خزمەتی زۆرتان بەم دینە کردووە، لێم گەڕێ حەز دەکەم ببمە هۆکاری ئەوەی کە دوو کافر لە ناو بەرم بۆ ئەوەی خزمەت بە ئیسلام و بە دینەکەم و مسلمانان بکەم، ئینجا لەوێ شەهید دەبێ. ئەمە چیمان پێ دەڵێ بەڕێزەکانم؟ ئەوەت پێ دەڵێ عیکریمەی کوڕی ئەبوو جەهل مەشهورە، 20 ساڵ دژایەتی پێغەمبەری خوای کرد عەلەیهی سەڵاتو وسەلام بە خۆی و بە باوکی و بە عەشیرەتی، بەڵام دوایی کە بڕیاری ئیستیدراکیدا، بڕیاری ڕاستکردنەوەی ڕێگاکەی خۆیدا، بەوە نەوەستا لە دواوە بێ، بەڵکو کارێکی کرد چۆ پێشەوەی مسلمانان و لە غەزای وادا بەقائید دانرا، ئینجا خوای گەورەش پلەی شەهادەتی بەنسیب کرد. من و تۆش کە بمانەوێت دەتوانین ئەوەی لە دەستمان چووە لە تەمەنی ڕابردوومان بە ئیزنی خوای پەروەردگارمان لە داهاتووماندا بەدەستی بێنین. خوای گەورە پشتیوانی هەموو لایەکمان بێ، والحمد لله رب العالمين. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. نمونەی سێهەممان ئەنەسی کوڕی نەضر. ئەنەس ئەو سەحابیە بەڕێزەیە کە لە غەزای بەدر فریانەکەوت بەشداری بکە. دوای کە مسلمانان لە غەزای بەدر دەگەڕێنەوە، ئەنەس دێتە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام، فەرمێی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام خێرێکی زۆر گەورم لەدەست چوو، زۆر بێتاقەتم، زۆر خەفەتبارم، لەو غەزایە من بەشداریم نەکرد لەگەڵ تۆ، بەڵام وعد بێت لە مەودووە هەر غەزایەک بێت دەبێ شتێک نیشانی خوا و مسلمانانیش دەم کە جێگای دڵخۆشی بێت. قەدەری خوای پەروەردگار غەزوەی ئوحود دێتە پێشەوە. لە غەزای ئوحود کۆمەڵێ لە مسلمان کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام لە شوێنێک دایان دەنێ بۆ ئەوەی پشتی پێغەمبەری خوا سەڵاتو وسەلام بگرن، ئەوان سەرپێچی فەرمانی پێغەمبەر دەکەن کۆمەڵێکیان کە پشتی پێغەمبەر چۆڵ دەبێ عەلەیهی سەڵاتو وسەلام. خالیدی کوڕی وەلید تا ئەو کاتەش هەر کافر بووە، دەسوڕێتەوە لەو لاوە پشت لە پێغەمبەر دەگری عەلەیهی سەڵاتو وسەلام. پێغەمبەر سەڵاتو وسەلام لەگەڵ مسلمانان دەکەونە نێوان دوو جێیشی کافرەوە. خالید بە خۆی و سەریەکەیەوە لە دواوە، مشریکەکانی تریش بۆیان دەگەڕێنەوە، حەفتا سەحابی شەهید دەبێ، پێغەمبەری خوا سەڵاتو وسەلام بریندار دەبێ، زۆربەی ئەوانی تریش ڕادەکەن.
پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام کەسی وای لا نامێنێ. ئەنەسی کوڕی نەضر دێت هەجوم دەکات بۆ ناو کافرەکان بۆ ئەوەی لە پێغەمبەری خوا دووریان خاتەوە. یەکێک لە سەحابە ڕەزای خوای گەورەیان لێبێت دەفەرمێ کە ئەنەسم بینی هات ما استطعت أن أفعل مثل ما صنع بەڕاستی ئەوەی ئەو کردی من نەمتوانی بیکەم. حەڕێک چوو بۆ ناو کافرەکان و دەستی کرد بە شمشێر بازی و بە دوورخستنەوەیان لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام. دەڵێ کاتێک منی بینی ئەنەس وتی ئەی سەعدی کوڕی موعاذ الجنة إني لأرى أو أجد رائحة الجنة دون أحد والله بوني بهش ليرة دكم أي سعدي كوري معاذ فالمن رويشت نقرايوا دواي أويك أو هجومي كيرد غيرته همتي شي زياتر بو تيقراي أواني تركرايان كربو لمسلمانان قرايوا إنجا توزيك لا يني هيزي مسلمانان برز بوا بلام دواي غزاكة تماشا دكن زیاتر لە 80 شوێن ئەنەسی کوڕی نەضر پێکێنراوە لێی دراوە بە شمشێر بێ بە تیر بێ بە هەرچی بێ و شەهید بووە. ئەلجەنە بۆچی ئەوەی کرد؟ دەزانێت لە پێناوی خوا شەهید بێت هەر دەمرێت و لە پێناوی شەیطانیش بمرێ هەر دەمرێت و ئەجەلیش نە سەعاتێک دوا دەکەوێت نە سەعاتێکیش پێش دەکەوێت. 1400 ساڵ زیاتر تا ئەمڕۆژ ئێمە باسی مەردایەتی و نەجیبێتی و غیرەت و شەجاعەت و ئیمانی ئەنەسی کوڕی نەضر دەکەین. هەر دەمرد نەدەما تا ئێستا بەڵام چۆن مردنێک خەفەتی ئەوەی خوارد لە غەزای بەدر بەشداری نەکردووە وتی وعد بێ دەبێت تەعویزی بکەمەوە ئەو خێرەی لە دەستم چوو دەبێت تەعویزی بکەمەوە. نمونەی چوارەم کە زۆر گەورەیە خالدی کوڕی وەلید ڕەزای خوای گەورەی لێ بێ. 13 ساڵ لە مەکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام بانگیان دەکا بۆ ئیسلام خالید هەر دوژمنە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام مەکەی جێهێشت و چوو بۆ مەدینە ساڵی شەشەمی هیجری گەڕایەوە لە مەدینەوە بۆ مەکە بۆ ئەوەی عومرە بکە کەچی ڕێگەیان نەدان کافرەکان ڕێگەیان نەدان کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام بڕوە ولو ساڵەدا خالدی کوڕی وەلید مسلمان دەبێت. کاتێک خالدی کوڕی وەلید مسلمان دەبێت ئێستا 13 بە 6 19 ساڵ خالدی کوڕی وەلید دوا کەوتووە بەڵام چۆن مسلمانێک مسلمان دەبێت. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام ناوی دەنێ سەیف الله خالد شمشێری خوایە. خالدە ڕەزای خوای گەورەی لێبێت دوای وفاتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەبوو بەکر دەیکا بە قائیدی جەیش لە حەربی یەمامە لە ناوبردنی هەڵگەڕاوەکان و کەذابەکانی دیعای پێغەمبەرایەتیان کرد. اینجا هات فەتحی عێراقی هەر هەموو کرد. اینجا ئیمپراتۆریەتی فورسی لە ناو برد. اینجا فتوحاتی بەرەو شام ڕۆیشت و دیمەشقیشی فەتح کرد لەگەڵ ئەبوو عوبەیدەی جەڕاح خالدی کوڕی وەلید. لە کۆتاییشدا ئەو پیاوە بەڕێزە ڕەزای خوای گەورەی لێبێ شەهید نابێت بەڵکو دەمرێت لە شوێنی خۆی بە نەخۆشی نەک بە کوشتن. بۆ زانایان دەفەرمون چۆن دەبێت شمشێری خوا بێ و بشکێت لە هیچ شەڕێک نەشکا لە هەموو شەڕەکان سەرکەوتنی بەدەستێنا بۆ مسلمانان. 13 ساڵ خالد 13 ساڵ مسلمان بوو. 13 ساڵ من و تۆ چەند ساڵە مسلمانین؟ بە 13 ساڵ خالدی کوڕی وەلید چی کرد؟ ئەوەی کە لە دەستی چوو بوو لە ڕابردوو چۆن تەعویزی کردەوە و چۆن نەک بە کەسانێک گەیشتن پێش ئەو مسلمان ببوون چۆن پێش ئەوانیش کەوتەوە. وەحشی کاتێک لە جاهیلیەت و کوفردا حەمزە شەهید دەکا دەڵێ وعد بێ دەبێت تۆڵی ئەم ئیشەم بکەمەوە دەبێت کارێک کەم کە ئەوەی ڕابردووم بسڕێتەوە کە خێرترین مسلمانم شەهید کرد دەبێ خراپترین کافریش بکوژم موسەیلەمەی کەذاب دەکوژێت. بەڕێزەکانم قسەی سەحابە زۆرە بەڵام گرنگەوەیە من و تۆ سوودی لێ ببینین. گرنگەوەیە هەست بە دوو خاڵکەین. یەکەمیان تەصحیح و مەسارینە و ئەخطائینە لە چیدا بە هەڵەدا ڕۆیشتوین بەسیەتی برا بەخوا ئەجەل کە هات ناگەڕێتەوە
وأنيبوا إلى ربكم وأسلموا له من قبل أن يأتيكم العذاب ثم لا تنصرون. خواهی گەورە دەفەرمێ بگەڕێنەوە لای خوا، تەسلیم بن بەخوا پێش ئەوەی عەذابتان بۆ بێجا هەر عەذابێک بێ ئەو کاتە سەر ناکەوی ناپارێزرەی. واتبعوا أحسن ما أنزل إليكم من ربكم، شوێن باشترین شت بکەون کە لەلایەن خوا بۆتان دابەزێنراوە پێش ئەوەی عەذابی خوا بە کتوپڕی بێ یا مردنتان بۆ بێ ئەو کاتە هیچتان بۆ ناکرێ. أن تقول نفس يا حسرة على ما فرطت في جنب الله، ئەو کاتە داخ و پەشیمانی سوودی نییە براکەم. ئێستا کە لە دنیادا شتێکت لە دەستچێ بە داخ و بە پەرۆشی بۆی هەلت لەبەر دەستە بەشک و تەعویزی کەیتەوە. تەڵەبەیەکە پار لە پۆلی 6 دەرەجەی نەهێنا لە 12 دەرەجەی نەهێنا دەڵێت دەمێنمەوە دەبێت تەعویزی کەمەوە. بۆ تێ تەعویزی کەیتەوە، بۆ تێ تەعویزی کەیتەوە. لە تیجارەتێک چەند کەس لە لوتکەی دەوڵەمەندیدا بووە هاتۆتە ژێر سفر هەڵساوەتەوە چۆتەوە خوارەوە. دنیا تەعویز دەکرێتەوە بەڵام عمر تەعویز ناکرێتەوە. کە ئەم عمرەمان لە دەست چوو فریای خۆمان نەکەوین، هەڵەکان ڕاز نەکەینەوە و نینەوە سەر ڕێگای خوا و لەسەر ڕێگای خوش بە جددی هەوڵ نەدەین، بەخوا براکانم زۆر لە دواوین. ڕۆژی قیامەت دەبینیت ئەوانەی کە لە پلەی بەرزی بەهەشدان تۆش چەندێک لە دواویت یا خۆت ببینیتەوە لە دۆزەخدا. بۆ لەبەر چی؟ وەڵاخ نەم دەتوانی نوێژی بەیانی بکەم. ئەی کە بڵێن ئیشێکت هەیە بەیانی پێش بانگی بەیانی دەتوانی هەڵسی بۆی بڕۆی، بەڵام بۆ نوێژ ناتوانم. کاکە وەڵا قورسە نوێژی بەیانی هەڵسیت، زۆر قورسە زۆر ناڕەحەتە. بەخوا ناڕەحەت نییە. بەخوا کە دڵەکەت ئیمانی تێدا بێ ناڕەحەت نییە، دەتوانی بیکەیت. کاکە چی دەتوانێ مانگێک بە ڕۆژوو بێ پارەیەکم پەیدا کردو بچم زەکاتی لێ بدەم، مەصرفی مناڵ و نەفەقەی خێزانمی لێ بدەم. کۆمەڵێ هەڵە هەیە ڕاستی کەینەوە و زۆر دواکەوتوین با فریای خۆمان کەوین و تەعویزی کەینەوە پێش بکەوینەوە پێش ئەوەی ڕۆژی قیامەت پەشیمان بین. أن تقول نفس يا حسرة على ما فرطت في جنب الله. حسرة داخ و پەشیمانی لە ڕۆژی دوایدا فرسێک ناهێنێ، هیچ سوودێکی نابێ بۆ تۆ برای بەڕێز. تا لە ژیاندا ماوین الله ئاعلم چەندێکمان ماوە، ڕۆژێکمان ماوە، دەمان ماوە، ساڵێک، 10 ساڵ، کەمتر زیاتر، خوا دەزانێت. بەڵام بەسیەتی فلنستدرك ما فاتنا من الخير ولنستدرك ما فاتنا من العمر بالأعمال الصالحة. كردوي چاکە بکەین ئەخیرمان خێر بێت. العبرة بالخواتيم. ئەو نمونەی سەحابیانەی کە باسم کرد لە ڕابردوودا چۆن بوون بەڵام عاقبەتیان خێر بوو. با هەوڵدەین عاقبەتمان خێر بێ. تاوەکارم لە خوای پەروەردگار بۆ خاتی ناو جوانەکانی صفاتە بەرزەکانی لە گوناهەکانمان ببورێ. خوای پەروەردگار هیدایەتمان بدەی بەهۆش خۆمان بینەوە، هەڵەکانمان ڕاستکەینەوە. خوای پەروەردگار هیدایەتمان دەی مسابقە بکەین لە کاری خێردا پێشبڕچێ بکەین. یا رب العالمین بەکارمان بێنی بۆ خزمەتی دینەکەی خۆت. پەروەردگار لێمان ڕازی بی، هیدایەتمان دەی، بە سەبەبی تاوانەکانمان غەزەبمان لێ نەگری، بەڵکو بە ڕەحمەتی خۆت ڕەحممان پێ بکە یا ئەرحەم الراحمین. خوای گەورە شیفای نەخۆشەکانمان بدەی، لە مردووەکانمان ببووریت و عەفویان کەی، ئیصلاحی حاڵی هەموو لایەکمان بکەی، ئەخیرمان خێرکەی، بەختەوەری دنیا و دوا ڕۆژمان کەیت. ئامین. الحەمدولله والصلاة والسلام على رسول الله.